مرحبا بكم في قصر السلام في هذا اليوم المهم في تاريخ بلدنا. بداية ئێمە کۆبوونیتەوە لە کاتێکدا وڵاتمان بە دۆخێکی دژوار و ئاسنگی زۆر تێپەڕ دەبێت. ستایشی ئەوە دەکەین کە خێزانە عێراقیەکان دێکن بۆ بەرەگاربوونەوەیەکی ئازایانە لە دژی ڤایرۆسی کۆرۆنا و ئەوە بەرز دەنرخێنن کە بەرگەی ئەو ئاستەنجانە دەگرن لە ئێستادا لەنێو قەدەخەکردنی هاتوچۆ و دابڕینی تەندروستی لەگەڵ ئامادەبوان سڵاوی تایبەت دەنێرین بۆ ئەو ژن و پیاوانی لە هێڵی یەکەمی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا وەستاون. ئەوانیش کارمەندانی تەندروستی و پزیشکان و پسپۆڕان و پەرستاران و فەرمانبەرانی نەخۆشخانەکان و وەزارەتی تەندروستی بەهۆی ڕۆڵی گرنگیان کە هەرگیز عێراقیەکان نەبیری ناکەن. هەر بۆیە تێکۆشان و قوربانیدانی ئەوان مایی شانازیە بۆ ئێمە و خۆیان و خێزانە بەڕێزەکانیان و وڵاتەکەیان. ئەو کەسانی خاوەنی جلوبەرگ و دڵی سپین گلێنەی چاوی ئێمن و ڕێز و ستایشمان بۆیان هەیە. ئەمڕۆ کۆ دەبینەوە لە ڕێکەوتنێکدا کە یادی چەند ڕووداوێکی مێژووی گرنگە لە عێراق، لەوانە یادی شەهیدکردنی شەهید سەدر و یادی ڕۆژی دەرکردنی فتوای جیهادکردن بۆ بەرەنگاربوونەوەی داعش کە بۆ هۆی گۆڕینی کۆی ڕووداوەکان و یارمەتی دەربوو لە شکست هێنانی داعش لە وڵاتەکەمان و ئەو مەترسیەی دروستی کردهبوو. هەروەها ئەمڕۆ یادی ڕوخانی دیکتاتۆرێتە و کۆتایی هاتنی دەسەڵاتەکەی و خۆناغی ئەنفال و گۆڕەبە کۆمەڵەکان و جیاکاری ترساندن و تۆقاندنە. عێراقیەکان 7 ساڵ پێش ئێستا پێشبینی ژیانێکی ئازاد و خۆشگوزەرانیان دەکرد لەگەڵ وڵاتێکی سەقامگیری بوشاوە بە هۆکاری جیاواز لەوانە کەم و کوڕی سیاسی و پشکداری و ململانیە و ناکۆکی و شەڕی دژی تیرۆر و دەستوەردان و ڕێگریکردن لە گەیشتنی عێراقیەکان بە مافی ژیانێکی ئازاد و خۆشگوزەران. ئەمڕۆ کۆ دەبینەوە بە ئامادەبوونی ئەم بەڕێزانە بۆ بینینی گۆڕانکاریەکی دەستوری و دیموکرات لە وڵاتدا. ماوەی ڕابردوو قۆناغێکی ئالۆز بوو لە مێژووی عێراق بەهۆی ئەو خۆپیشاندانە فراوانانەی داوای چاکسازی و ڕاستکردنەوەیان دەکرد. چەندین ڕووداوی سیاسی ڕوویاندا لە وڵاتدا و لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەسا و دەستکردنی دەسەڵات ڕوویدا. حکوومەتەکەی عەدل عەبدولمەهدی دەستی لە کارکێشایە و کەسانی تر ڕاستپێدران. سەرجەملایەنەکان بەبێ ڕەچاوکردنی ناکۆکی و مشتومڕەکان پابند بوون بەو ڕێوشوێنانە و ئەوەش دەستکەوتێکی گەورە و گرنگ بوو. بە دوای بیانوهێنانەوە نیم بۆ لە دەستدانی ماوەیەکی دوور و درێژ و گەلێ عێراق زۆر چاوەڕوان بوو. پێویست بوو لە سەرمان هەنگاومان بنایە لەسەر پێکەنانی حکوومەتی نوێ بە شێوەیەکی خێراتر. بەڵام ئەوە واقعی ئێمەیە و پابند بووین بەوادە دەستورەکان. ئەم ڕۆژ دۆخێکی نوێ دەبینین. بەڕێز عەدنان زولفی داوای لێبوردنی پێشکەشکردە ڕاستپاردنی بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەت و نامەیەکی ڕسمی لەو بارەیەوە ئاراستە کردین و ئەمڕۆ سوپاسی زولفی دەکەین بۆ ئەو هەڵوێستە ئازایانەی و قسەشم لەگەڵی کرد. پشتیوانی بۆ پرۆسەکە دووپات کردەوە کە یەکریزی عێراق زامن بکات. ئەمڕۆ ئێمە بەڕێز مستەفا کازمی ڕادەسپێرین بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کە ناوبراو کەسایەتێکی خەباتجێر و ڕۆشنبیرە و ناسراوە بەوەی پاک و بێگەردە و میانڕەوە و پارێزگاری لە تەواوی مافی عێراقیەکان دەکات. ئەوە لێپرسراوێتێکی گەورەیە کە ئەو برا بەڕێزە مستەفا کازمی ڕادەسپێرین و هیوای سەرکەوتنی تەواوی بۆ دەخوازین. الأستاذ مصطفى الكاظمي نتمنى له كل الموفقية في هذا المسعى. أتشرف أن أقدم لك كتاب التكليف وأتمنى لك كل الموفقية. إياك كمصطفى حبيبي. سيد الرئيس، أتشرف بقبول هذا التكليف. جنابی سەرۆک کۆمار، شەرەفمەندم بە قبوڵکردنی ئەو دووپاتکردنەوەی و ئەو ئەرکە. هەمومان خزمەتکاری گەلی عێراقین و لە ئاستی لێپرسرایەتیدا دەبین لە بەردەم گەل و مێژوو. سوپاسی هەموو لایەنە سیاسەکان دەکەم کە کاریان کرد بۆ یەخستنی گوتارەکان لە پێناو هەستانەوەی عێراقدا. زۆر سوپاس.